بە خۆشحاڵیەوە بە پێ ئەو پلانێک کە دامان نابوو بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ژمارەیەکی زۆر گەشتیاران سەردانی شاری هەولێریان کردووە وەکو بەڕێزیشت لە سەرەتا ئاماژەت پێکرد بۆیە دەتوانم بڵێم هەتا دوێنێ دووەم ڕۆژی جەژن زیاتر لە 90,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردووە بۆ ئەم ژمارە دڵخۆشکەرن وەکو باست کرد لە جەژنی پارسال لە قوربان بە کۆی پشوەکانی جەژن نزیکەی 169,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردووە و پێشبینی ئەوەی دەکەین کە ئەم ژمارە لە ڕۆژانی داهاتوو زۆر بەرزبێتەوە چونکە ئێمە ڕۆژانە سەردانی بازگەکان و هەروەها دەواازەکان دەکەین هاتنی گەشتیاران ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە ئەمەش مای دڵخۆشیە و بە گوێرە ئەو پلانانی ئێمە دامانەوە هەم لە ناو شاری هەولێر هەم لە دەرەوە لە ناوچە گەشتیاریەکان بە خۆشحاڵیەوە پێشوازێکی باش لە گەشتیاران دەکرێتن بەشی زۆری چێشتخانەکان لە شاری هەولێر کراوەنا ینی لەوانەیە چەند چێشتخانەیەک نەکرابیتەوە بەتایبەت ئەوانەی کە کارمەندەکانیان خەڵکی شاری هەولێرن یان خۆماڵین بۆی ئەوانە لە پشودابوونا بەڵام ئەوەی لە ڕۆژی یەکەمی جەژنیش نەکرابیتەوە لە ڕۆژی دووەم و سێمی جەژن چێشتخانەکان دەتوانم بڵێن بەشی زۆری ینی دەتوانێت بڵێم 190 زیاتر چێشتخانەکان کراوەنە ئەم ساڵ کەمتر گرفتی کەمی چێشتخانەمان هەبووە.